سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە شاری مەدینە بوومە لەرزەیەک ڕوویدا. ئەهلی مەدینە زۆر ترسان. ئەو بوومە لەرزەی کە هەر جارجاری دەڵێن بە پەلە فڵان شوێن فڵان شار فڵان وڵات بوومە لەرزە هەژاندی. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت فەرمووی وەڵڵاهی ئەی ئەهلی مەدینە ئەم بوومە لەرزەیە بەهۆی گوناه و تاوانی ئێوەیە. سوێن بەخوا یەک جاریتر بوومە لەرزە ڕوو بدا وەڵڵاهی لەم مەدینەدا نانیش، وەڵڵاهی جێتان دەهێڵم. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت ئەگەر حاڵی ئێمە ببینیت سوێن بەخوا ئەگە بێتە شارەکانی ئێمە و ئیمامی عومەر یەک دەقە تیادا نانیشی، یەک دەقە، ئەوەندە خراپین، ئەوەندە خراپین. ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێت گوێ لە دەنگی ئێمە نییە تۆ، بەڵام بەخوا بێتە شارەکانی ئێمەوە لەولاوە بوومە لەرزە بەهۆی گوناه و تاوانەوە، لەولاوە وشکە ساڵی هەرچەندە دوعا دەکەین ئاوا دەکەین خوا باران نابارێت. ئەمە هۆی چییە؟ بەروبووی تاوانە. خوامان لەبیر چووە، بۆ خواناسان ئاوایان دەکرد دەستیان هێشتا ئاوا بوو، دەستیان بە ئاسمانەوە بوو، وەڵڵاهی وەکو ئێستا سایەقە بوو، ساماڵ هەور نەبوو بە ئاسمانەوە، وەڵڵاهی دەستی دانەکردو باران باریوە. بەڵام ئێمە ئەوەندە خراپین ئەوە گشتمان دەست بەرز دەکەینەوە هەر بارانی چی؟ کەواتە ئێمە با بە خۆمان دابچینەوە.